بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەزیزانی بەرنامەی ڕسەی زانایان السلام علیکم ورحمة الله وبركاته. خۆشحاڵ و شادومانین کە لە ئاڵلقەیەشتری بەرنامەی ڕسە لە خزمەتەوە ئەزیز و خۆشەویستە بین. خۆشەویستان لەگەڵ خۆمانە دەتابین بۆ خزمەتی ژیانی پڕ لە سەروەری زانای ناودار، زانای حافظی قورآن، زانای بۆ خوددا سڵحاو، زانای بەمانای کەلیمە تواوە لە نێو دینی خودایی ڕێزدار جەنابی دکتۆر ئیسماعیل محەممەد قەرەنی. خۆشەویستان لەگەڵمان بن بێکەوە دەڕۆین سەرێک دەدەین لە هەمبانەی پڕ لە زانیاری لە پلە و پێگە و کەسایەتی ڕێزدار جەنابی دکتۆر ئیسماعیل لە خزمەتی زۆرێک لە قوتابیەکانی لەبەرەوەی زەنای مامۆستای مەرحوم قوتابی گەلێکی زۆری پێگەاندووە. ئێمە لە بەرنامەیەکە ئیکتیفای ئەوە ناکەین بۆی کە لە خزمەتی ئەو مامۆستا بەڕێزەبین، بۆیە خوددا یار بێ لە دوو بەشی جیال لە بەرنامە هێندێک لە قوتابیەکانی و لە دۆست و ڕەفیقەکانی ژیانی پڕ لە سەروەری زەنای مامۆستا بۆ ئێمە و ئێوەی ئەزیز و خۆشەویست باسەکەن. جا ئێوە لە بەشەکەی بەرنامە لەگەڵما بن، خوددا یار بێ کە ژیانی پڕ سەروەری زەنای مامۆستا هەڵبەت دەبێتە مایەی قودوە و چاوساغ و پێشەنجی بۆ ئێمەمان کە بتوانین لەو تەمەنەی زەنای مامۆستا کە 67 ساڵ تەمەنی بوو چ داستانێک لە ژیانی خۆی تۆماری کرد لە ڕووی دینداری و بانگخوازی بۆ خوددا سڵحاوی. لەگەڵمان بن. ژیان نامەی دکتۆر ئیسماعیل قەرەنی، ناوی تەواوی ئیسماعیل محەممەد ئیبراهیمە، ساڵی 1950 لە گوندی بنەسلاوەی گەورەی هەولێر لەدایک بووە. ساڵانی 1963 تا 1976 خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی تەواو کردووە. ساڵی 1970 لە زانکۆی بەغدا کۆلێژی زانستە ئیسلامیەکانی تەواو کردووە. ساڵی 1982 دەبێتە مامۆستای ئامادەی هەریر لە ناحیەی هەریر تاوەکو ساڵی 1990 پاشان دەچێتە شاری هەولێر لە ناوەندی فاوکە ئێستا ناوەندی گەلە، لەوێ بەردەوام دەبێت لە مامۆستایەتی. ساڵی 1991 دەگوازرێتەوە بۆ ئامادەی ڕزگاری کوڕان لە هەولێر. لە ساڵی 1993 بڕوانامەی ماستەر وەردەگرێت و دەبێتە مامۆستای زانکۆی سەلاحەددین لە کۆلێژی ئاداب بەشی خوێندنی ئیسلامی. ساڵی 1998 لە زانکۆی بەغدا بڕوانامەی دکتۆرا وەردەگرێت و پاشان دەست بەوانە گوتنەوە دەکات لە زانکۆکانی بەغدا و هەولێر و دەهۆک. دکتۆر ئیسماعیل سەرپەرشتی و تاو توێی نزیکەی 70 نامەی ماستەر و دکتۆرای کردووە. لەدەیان بەرنامەی رادیۆ و تەلەڤیزۆن خزمەتی کردووە. خاوەنی چەندین کتێبە کە بەشێکیان چاپ نەکراون. هەروەها لە ژیانیدا 6 جار فەریزەی حەجی بەجێهێناوە. دکتۆر ئیسماعیل قەرەنی لە 4/4 2024 لە هەولێر بە نەخۆشی کۆچی دوایی دەکات و لە گۆڕستانی بنەسڵاوە بە خاک دەست پێردرێت. بەڵێ بینەرە نیاز و خۆشەویستی ڕسەی زانایان دووبارە سەلام و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. ئێمە لە خزمەتی ڕێزدار جەنابی دکتۆر ئیسماعیل محەممەد قەرەنین بە ڕەحمەتی خوا کە مامۆستایەکی حافظ قورآن، داعی بانگخواز، خۆ بە کەمزان متەواضع بۆ خوددا سڵحاو دیندار، بەمانای کەلیمە زاتێکی وا بەرز کە هەموو ژیانی خۆی هەم لە خزمەتی قورآن، هەم لە خزمەتی حەدیث، هەم لە خزمەتی داعوە و ئیرشاد و بانگەوازی، هەم لە خزمەتی خەڵک لە پێناوی خوا وەلە بۆ خوددا ژیا تا ئەو کاتێ سەربەرزانە بۆ خوددا سەری ناوە و گەڕایەوە بەر ڕەحمەتی خوا. لە خزمەتی یەکێک لە براکانی کاک ئەحمەدی ناوە سەربردەی ژیانی زەنای مامۆستا دەدوێن، دەپرسین بۆی کە دەستپێکی خوێندین تا ئەو کاتێکە جەنای مامۆستا سەردەنێتەوە دەگەڕێتەوە بەر بارەگای ڕەحمەتی خوا. هەڵبەتە جەنای مامۆستا 4 برا بنەوە مامۆستا. مامۆستا ئەحمەد یەکێک لە براکانی ئێمە دوایەوەی کە سەلامی خوای ئاراسە دەکەین پێمان بڵێ مامۆستا ژیان ئەو زاتە بەرزە کە خۆشەویستی خەڵک بوو بۆی کە حتمما خوددا خۆشەویستی و هەڵی بژاردووە، دۆستی قورآن بوو و چۆن دڵێ یەکێک بۆ لە وەلیەکانی خوا سوبحانەهو وتەعالا لەبەر ئەو مەقامە بەرزەی هەبوو. پێمان بڵێ دەستپێکی خوێندن و معریفەی زەنای مامۆستا لە چیەوە دەستی پێکرد، سەرەتاکەی دواتر قۆناغەکانی چۆن ڕۆیشت؟ سەرەتا زۆر بە خێراتمدا نەکەین، دەستخۆشی لە کەناڵە بەڕێزەکەتان دەکەین کە هەمیشە لە خزمەتی زانیان و لە گەیاندنی پەیامی خوان ڕێر ئەوە دەکەنەوە ڕۆشنیان دەکەنەوە لە بۆ ئەو خەڵکەی لەو ژیانە پڕتەنگ و سەڵەم و ئەوانە. سەرەتای
ژیانی مامۆستا ئەوە لە ساڵی 1965 سەرەتا لە ئەو گوندی خۆمان لە بنەسراوەی گەورە دەستە حوزرەی فەقێ لە خزمەتی جەنابی مامۆستا مەلا ئەبوبەکر عەبدوڵڵا یعنی ئەو شتانەی کە فەقێیەکان لە سەرەتادا لە حوزرە سەرەتای خوێندنی مەلایەتی سەرەتای خوێنی مەلایەتی ئەلێن دەرێ دەست پێ کرد دواتر لە پاش ساڵێکی ئەو ساڵی 1966 دێتە هەولێر لە ئەوەیان مەکتەبی سۆران یعنی قۆناغی سەرەتایی دەخوێنی دوایی لە ساڵی 1970 واز لەو ینی مەکتەبە ئەکادیمی دێنی دووبارە دەگەڕێتەوە حوزرەی لە مزگەفتی حاجی بەکری زیارنگر ئەلوێن دەرێ یانی دەست بە زانی چێ بوو مامۆستایەکە بکات یعنی جەنابی مامۆستا مەلا مەسعود یانی بابی مەلا جەوهەری بەڵێ چەند لێ ماوە ئەلوێن دەرێت تقریبان ینی ساڵێک ساڵ و ئەوە نیوەک ینی مانەوە ئەلوێن دەرێدا ئەوە تەربیە بڕیاریدا بوو کە ینی ئیمتحانێکی خارجی بەو فەقییانە بکە کە دەیانێت بگەڕێنەوە خوێندنی ینی ئەکادیمی ئەوە بوو لە ئەوە قەڵاتی هەولێریانی ئیمتحانەشیاندا لە ساڵی 1970 لە 72 لەو ئیمتحانە دەرچوون وەرگیرا لە مەحادی ئیسلامی لە قۆناغی دوی ناوەندی هەتا ساڵی 1970 مەحادی ئیسلامیان تەواو کرد ینی چوونە بەغدا لە کولێ ئیمام عەظەم وەرگیرا لە ساڵی 1970 تا 81 ینی کولیان تەواو کرد ینی گەڕاوە هەولێر لە سانەوەی حەریر ینی بووە مدەڕیسی زمانی عەرەبی هەتا ئەو کاتێک کە بانجی عەسکەری کرانەوە دوایی ئەوە ینی بووە ئینتیداب ینی دیسانەکە گەڕاوە لە قۆناغی عەسکەری بڵێ وابزەم قۆناغی لەبەرکردنی قورآنی پیرۆزی لەوێ بوو چۆن بوو لەبەرکردنەکەی وەڵاهی لە ئەوە ینی فترەیەک لەو ینی فترانێک کە عەسکەری بوو لە ڕەبایەکی دەوامی دەکرد ئەو لەو فترانانی خۆی تەفەڕۆ کرد ینی ئەلێن دەری وازبات و شتیان ینی کەم بووە ئەو بۆ خۆی لە بۆ منی باس کرد ینی لە ماوەی 6 مانگ لەو دەوامی عەسکەری لە ساڵێک کەمتر لە ئەوە ساڵێک ینی قورئانی پیرۆز ینی هەموو لەبەر کرد حتمما پێشترێش لە قۆناغی مەحەد ئیسلامی ینی بەشێکی زۆری لەبەر بووە وە لە قۆناغی ئەوەیان فەقیاتیشانی هەر بەشێکی زۆری لەبەروە ئەوەندەی ماوە ینی لەو 6 مانگانی ئەلێوێندەر ینی هەمووی تەواو دوای ئەوەی کە عەسکەری بڕی بوو دوای ئەوە ینی کە عەسکەری بڕی هەتاکو ینی ئینتیفاضە ساڵی 1991 ینی هەر لە ئەعدادی و ئەوانە هەتا هاتەوە هەولێریش ینی لە دواناوەندی گەل ئەو یان وەکو ئەوەی مامۆستای زمانی عەرەبی ئەوەی دەکرد ئەوەی دەوامی دەکرد دوایی لە ئەوەی هەر لە کولێ ئیمامی ئاعزەم یانی لە تێزی ماجستێر ینی وەرگیرا لە ساڵی 90 ئەوجا هەتا لەوێ هەمشەی مامۆستا عەبدولکەریم دەرسی دەکرد حتمما ئەلێ ینی هەم دەرسیان ماجستێر دەخوێن هەم دەرسی زانستە شەرعیەکانی لەسەر دەستیەوە جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریم دەڕیز دەخوێن تا ساڵی 1993 ئەوە ینی کە بڕوانامەی ماجستێر ینی وەرگرت لە ساڵی 1994 ینی بڕوانامەی ینی مەلایەتی لەسەر دەستی مامۆستا ئەوەی عەبدولکەریم مدەڕیس وەرگ دکتۆر ئیسماعیل قەرەنی خوا عەفویکە خوا بە بەباشتی بەرینی شادکە ئینشاءڵڵا پیاوێکی زۆر ڕێکوپێک بوو زۆر عالیم بوو زۆر بەتوانا بوو من سەرۆکی بەشی بووم لە کولێی ئاداب ئەو لە بەغدا مامۆستا بوو لای ئێمەش مامۆستا بوو لە هەولێر کۆلیزی ئاداب زانکۆی سەلاحەددین 3 ڕۆژ دەوامی کرد ئیتر زۆر قسە خۆش و زۆر ڕووخۆش بوو پیاوێکی عالم بوو ئەغڵەبی قورئانی لەبەر بوو بازێکی لەبیر چوو بووە بەڵام زۆری قورئانی لەبەر بوو چەند کتێبێکی دانا خۆی بەڵام نایانووسی تالیف دکتۆر ئیسماعیل قەرەنی ئەیوت ئیعداد یعنی بە عەرەبیەکەی ئیعداد یەنووسی ئامادەکردن ناتالیف لەبەرەوەی لە مەسادرەکان تر وەریەگرت و ئیستیفادەی لێ کرد پیاوێکی زۆر ڕێکوپێک بوو قەت تووڕە نابوو هەر دەم بە پێکەنین بوو پیاوێکی زۆر باش بوو زۆر محتەرەم و ڕێکوپێک بوو من ئەوەنەی لێزانم ئینشاءڵڵا خوا عەفوی کردووە پیاوێکی زۆر ڕووخۆش بوو تەڵەبە زۆر خۆشیان ئەویست ئەوەی بیستایە تووڕێی بکە من بوو منیش تووڕەمە کرد قەت تووڕە نابوو هەر پێکەنی
زۆر پیاکی دەم بەفێکەنین و زۆر پیاکی عالم بوو زۆر قورآانی لەبەر بوو تەڵەبە زۆر مەدحیانە کرد من خۆم زۆر پرسیارمە بوو لەومە کرد پرسیارە بوو لەومە کرد بە تەلەفۆن پرسیارم لێ کرد کە ڕاگری کۆلێجیش بووم منش خۆ ئوستازم لە شەریعە و دوای من بوو بە پرۆفیسۆر من پێشەوە بووم بەڵام من پرسیارەکانم ڕەوانەی ئەو دکتۆر محەممەد گەزنەیە کرد بە ڕەحمەت بێ قەت بڕوامان ناکردووە بمرێ من پێش مردنی بە 3 ڕۆژ تەلەفۆنم بۆ کردەڵی نەگرت کچەکەی ئەڵی گردووتم من دکتۆر کەریمم وتی باوکم خەوتووە دکتۆر ئیسماعیل لە عایلەیە کەڵکەوتوو عایلەیەکی فەقیر سەرۆکی بەشەکان ئەغڵبیان تەڵەبەی دکتۆر ئیسماعیل بوون ڕاگری کۆلێجی زانستی ئیسلامیەکان تەڵەبە بوو لە تەڵەبەی ماستێری دکتۆرا و دیراسیاوەلی لای ئێمە دکتۆر ئیسماعیل دەرسی داوە پێی زۆر خەڵک پێگەیشت لە دەسە و پیاکی باش بوو زۆر دکتۆر ئیسماعیل قەرەنی بە ڕەحمەت بێ من هەموو بەیانیانێک فاتحای بۆ نێرم بەناو هەموو بەیانیانێک بحقیقت دکتۆر ئیسماعیل زۆری وەک دکتۆر ئیسماعیلیش بەس بزات دکتۆر ئیسماعیل پشت و پەنایەکی وای نەبووە بە قووەت و پشتی عاشیرەت و میلەتەکەی ئەو بێتن بۆ خۆی پێگەیاندووە و بە مەراحیلی ناڕەحەتیشدا ڕەدووە لەو خۆ پێگەیاندنەی چ لە خوێندنی پێش ئەکادمی یعنی خوێندنی مزگەوتان و خوێندنی حودران چ خوێندنی ئەکادمی کە لە مەعهەدی ئیسلامی دەست پێ کردووە هەتا بەکەلۆرۆس و ماستەر و دکتۆرە هەر هەمووی بەڕاستی زۆربەی هەر زۆری کورتەر وایە بەڵام بزات دکتۆر ئیسماعیل بە حقیقت خۆی پێگەیاندووە لە ئاستێکەوە کە بە 50 ئشارەی بۆ بکرێت بە حقیقت دکتۆر ئیسماعیل کە من وەکی دکتۆر ئیسماعیل ممکنە بە 50 دەست بژمێردرێن لە سەردەمی ئەودا ئێستا کە ممکنە خەڵک زۆر بوو بێنامەی ماستێر و دکتۆرە شادەی ماستێر و دکتۆرە هێناوە بەڵام لە کاتێکدا کە ئەوان یعنی ئەو کۆمەڵە کەسە دکتۆر ئیسماعیل یەکێک بووەوان ممکنە زۆر کەم بوو بن بە حقیقت دکتۆر ئیسماعیل یەکێک لەو پیاوانە بووە کە خوا لەبارەیان دەفەرمێ من المؤمنین رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا بە حقیقت دکتۆر ئیسماعیل یەکێک بووە لەو هەڵکەوتوانە لەو پیاوانە کە ئینشاءالله لەگەر خوای خۆ ڕاست بوو خوش ئینشاءالله لە بە باشتی بەرین و بە فیردەوس جای بداتەوە. بەڵێ بینەرە نیاز و خۆشەویستی ڕچەی زانایان هەڵبەتە جەنابی مامۆستای مەرحوم 4 کوڕ و 5 کچی هەبوون ئەمە دەبانێت لە خزمەتیشێک لە کوڕەکانی کە کاکبێستن کوڕە گەورەی ئەوە کەسایەتی مامۆستا لە ماڵ لەگەڵ خێزان و منداڵەکانی تەوسیە و نەسیحەت و ئامۆژگاری چەند و چۆن بوون و زیاتر تاکید لەسەر چ دەکردەوە کاکبێستن جان پێمان دەڵێ ئینشاڵڵا کاکبێستنی بەڕێز سلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام. مامۆستای بەڕێز گۆڕی پڕنوور کەسێکی خاشی کەسێکی پڕعلم کەسێکی بۆ خوددا سوڵحاو کەسێکی دیندار بە مەنای کەلیمە لە دەرێ بانک خوازێک مامۆستایەک مرشیدێک چاو ساغێک بۆ هەموو قوتابی و کەسان و دەوروبەری بەڵام دەبێت لە ڕووی کۆمەڵایەتی لە ماڵێ لەگەڵداشی بەڕێستان و هەروە منداڵەکانی تەوسیە و نەسیحەت و ئامۆژگاری زیاتر لە چی تەرکیزی. بسم الله الرحمن الرحیم. طبعا باوکی بەڕێزم لە هەموو ئێرشادات و نسحەتەکانی ئەمەی کە دەیکرد دەیوت ئیلتیزام بە دینەکەتانەوە بگرن دائما ئەو دینە هەموو شتێک ڕێ نیشاندەری هەموو شتێکتە دینەکەتان کۆڵگەیتانە لە دنیا و لە قیامەت سەرفراز دەبن. زیاتر تەوزیهات و ئێرشاداتی مەی ئەوە بوو دائما احتیمام بە خوێندنتان بدەن لەگە خەڵکی باش بن گفتوگارتان لەگە خەڵکی خۆش بیتن دائما دڵتەنگ مەبن حەسوود مەبن غیبەتی خەڵکی مەکەن نسحەت و ئامۆژگاریەکانی یەکجار زۆر بوو دائما ینی زۆر احتیمامی بەمە دەدا بە هەموو بە برایەکانم مەسەڵەن بە دایکم زۆر جار دەیوت ینی ئەمە عائیلەکی ناوداری میێوان و شتمان زۆر دێتن کە ئەمە هەر ماڵەکیش ئەگەر دوو میێوان ڕوتێنەکە بەرەکەت ناکەوتە ئەو ماڵی بۆیە دەبی بە میێوانی دائیمەن دڵما خۆش بوی. ئەلحەمدولله
يعني هەتا وەفاتیشی کرد ئەمە مارمە پڕی میێوان بوو قەت ڕۆژێک لە ڕۆژان دایکم دڵیتون نەدەبوو بە میێوانی هەر میێوانێک بەهات بایە ینی دائیمە ڕووخۆش بوو لەگە خەڵکی هەموو کاتەشیش لەسەر سفرەی ناخواردن باە یاخود لە کاتی ئیسراحەت باە هەر وەختەشی باە دائیمە نسحەت و ئامۆژگاریەکانی زیاتر ئەوە بوو دائیمە لەگەر یەکتە بابن برابن برایەتی یەکتر ئاگاتان لە یەکتری بیتن بغز و چین و حەقد و ئەو شتانە لە دڵتان نەبی قەت دائیمەن ئینسانی سادە و ساکار بن لەبەر ئەوەی ئەوە ڕێچکە و شوێنی پێغەمبەرانە ئەوانەی ئەو پێغەمبەرانەی کە هاتینە سەڵات و سەلامی خوان سەبی هەمومان فێری ڕەوشت و ئەخلاقمان دەکەن بۆیە دەبێ ئەمەش لەسەر ئەو مەنهەج و ئەو ڕێچکەیوان بەردەوام بین کاتەچی دیاریکرایەوە هەبوو لەوەی کە مامۆستا قسەتان لەوە بکەیانەوەتە با بڵێن دانیشتەکانیان سفرەکانیانەوەتە بۆنەکانی دەقۆستە بۆی کە قسەی تێ بکە یان هەم کاتێک هەر ئامادە بوو کاتەکانی زۆر دیاری نەبووچکە خۆی زۆر مەژغوڵ بوو یعنی ئەو فترانەی کە مەسەڵ کە ماستێر و دکتۆرای تەواو کرد ئیشرافاتی زۆر بوو شرافاتی ماستێر و دکتۆرای زۆر بوو تەڵەبەی زۆر بوو ئیلتیزاماتی هەبوو مناقەشاتی بەحثی ماستێر و دکتۆرای زۆر هەبوو ئەو کاتانی کە مەسەلەن مەجال باە وەسەن کە سەردانمان بکردبانە ئەو بەهات با ئێرە ئەو کاتانە نسحەتی دەکردین ئەوجا عەسران با مەغریبان با لە سەرنان خواردنی باە نسحەت و ئامۆژگاری دەکردین زۆر دەکرێ بڵێن مەسەلەن لەبەرەوەی مامۆستا حافزی قورئان بوو دەوراتی قورئانی زۆر بوو مەسەلەن کاتی و نوێژەکان بانکردنی ئێوە یان یادهێنانەوەی وی کە بۆی کە ئیلتیزام بەدیم بکەن مەسەلەن ئەداکردنی فەرزەکان لە کاتی خۆیان و ئەو ئەخلاقیاتانی کەوا لە ئیسلامە واریدە زیاتر چۆن بوو طبعا باوکم ماشەڵڵا لە منداڵیەوە کە لە گوندی بنەسڵاوە کە لێ لەدایک بوو لە بندەست مامۆستامە لە ئەبوو بەکر هەبوو ئەو وەختی ئیمام خەتیبی مزگەوتی بنەسڵاوی بوو لەوێ فێرە قورئان خوێندن و دەستی دەرسی فەقەهاتی کرد ئەوە لەسەر ئەو ڕێچکەی بەردەوام بوو یعنی ئەوە زۆر حەزی لە علم و زانست و معریفەت بوو و هەر ئەمەشی وا فێر دەکرد دەگوت دائیمەن احتیمام بە خوێندنی خۆتان بدەن لە هەر بوارەشی بیتن لە خوێندنەکەی خۆتان بەردەوام بن بەڵام ئەو یعنی مەسەلەن لە کاتی ناخواردن ینی مەسەلەن لە کاتی نوێژەکاندا ئەگەر ئەمە پێکەوە باین لە ماڵێ باینایە وەختی نوێژی نیوەڕۆ باە عەسر با مەغریب با عیشا بە دەبا بە جەماعەت بکەین بە تەنیا نوێژمان نەدەکرد ئەو زەمان و جارێ ئەومان پێش جاری وەشە دەیگۆ نەدەبی ئەتو پێش بکەوی نوێژەکەمان لۆ بکەی با ئەو جاران بمە مەئمون نابی هەم جارێ هەر ئەمە ئیمان بوو ڕاهێنان بەڵێ کاک خۆگری برامی جاری وە پێش دەخست یان کاک زەردەشتی برامی بە زۆری کاتەکان ئەمنی پێش دەخست دەیگۆ حەزم لێ ئەتو جێم لە دەنجی تو بزانم ئەدا و خوێندنەوەی قورئان و فاتحە و شتانت کووە وەکو جاران مایان نا جنابی خوالی خۆش بوو پرۆفیسۆر دکتۆر ئیسماعیل قەڕەنی ئینسانێکی هەتا بڵێ متەکامل لە هەموو ڕوویەکەوە بەڕاستی کەسایەتیەک بووە کە جێگەی فەخر و ئیفتیخارە لە ناو کوردستان و دەرەوەی کوردستانیش ئەوەندەی کە من ئاگادار بووم و لە خزمەتی دابووم مدەتێکی زۆر لە کۆلێژی شەریعە و لە دەرەوەی کۆلێژی شەریعەیش هەتا وەفاتیشی کرد کەسایەتیەکی بە معنای کەلیمە مەحبوب و خۆشەویست کەسێک کە توانی ئەلحەمدولله ئەدای ئەو ئەمانەتەی کە لە سەرشانی بوو بە ئەو پەڕی ڕێکوپێکی جێبەجێ بکە بە تایبەتی ئەمانەتی ئاینی پیرۆزی ئیسلام کە بە هەموو شێوازێک مهتەم و پێی لە هەموو ڕوویەکەوە مامۆستا ئیسماعیل قەڕەنی خوا تەعالا دەرەجاتی عالیکە مهتەم بوو بە مسلمانان و بە هەموو کایەکانی ئاینی پیرۆزی ئیسلام لەبەرەوە ئەتوانم بڵێم لە ئەو کەسانە بوو کە دەتوانین پێیان بڵێن عیارە 24 بوو هەم لە ڕووی دەعوەی ئیسلامی معتەدل هەم لە ڕووی عەقیدەیەکی جوانی پاکی ئەشاعیرە کە بەرجەستە بوو بوتیایە و هەم لە ڕووی فقهی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت و هەم لە ڕووی سلوک و تەسەووفەوە ئەوەش طبعا دەرەنجامی ئەوە بوو کە سوحبەتی مەجموعەیەک لە زانایانی بەرزی ئیسلامی کردبوو و لە خزمەتیانە خوێندبوویان لە خوێندبووی لەسەر و هەمووشانەوە عەلامەی زەمان مامۆستا مەلا عەبدولکەریمی بیاڕە کە مەشهورە بە عەلامەی مدەڕیس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەو سەردەمەی کە مامۆستا ئیسماعیل خوا دەرەجاتی عالیکە لە بەغدا خوێندوویەتی لە کولەی شەریعە
بەهرەمەند بووە لە خزمەت مامۆسای مدەڕیسە و زۆرێک لە علومی عقلی و نەقلی لە خزمەتیان طبعاً بەهرەمەند بووە و لە سلوکی مامۆسایش هاکەزا لەبەر ئەوە ئاوێتەی محەبەتی مامۆسای مدەڕیس بوو و ڕەنگی دابوویەوە ئەو ئیخلاص و ئەو محەبەتە و ئەو کۆششکردنە. لە لایەکی تریشەوە لە ڕووی زانستیەوە دکتۆر ئیسماعیل قەڕەنی خوای تەعالا دەرەجاتی عالیکە بەڕاستی بڕندە بوو لەو بوارەیشە زانستیەکی باشی بەرفراوانی هەبوو بە تایبەت لە زانستی علمی عقائید و وەکو دەڵێن لە کوردەواریە علمەکەی ڕەوان بوو، علمی عقائیدی زۆر باش ئەزانی و ئەیناسی و ڕۆڵێکی زۆر باشیشی هەبوو لە کاتی تەدریس لە چل وەختێک لە دهۆک بوو وەختێکیش کە هاتەوە هەولێر و لێرەوە بەغایش و لە شوێنەکانی تریش کە تەدریسیە کرد. لە ڕووی کۆمەڵایەتیشەوە پیاوێکی ماندوو نەناز بوو. یەکێ لەو شتانەی کە من زۆر معجەب بووم بە مامۆستا ئیسماعیل قەڕەنی خوا دەرەجاتی عالیکە ئەوە بوو کە بڕوا بکە سەعات 2 شەو خەبەرێکی هەبوایە کە کەسێک مشکلەیەکی هەبا ئیلا خۆی ئەگەیانێ و مەثەلەن بە شێوازێک لە شێوازەکان هاریکار ئەبوو. زۆر لەلایەنی کۆمەڵایەتی و زۆر هینێکی فراوان کاتێکی زۆری ئەداپی و زۆر ماندوو بوو لەوە جیهەتەیشەوە. یەکێکی تر لەو شتانی کە بەرجەستە بوو بوتیایە لەگەڵ ئەوەیشا کە مدەڕیس بوو لە کولەی شەریعە و تەدریسیە کردو ئەمانە لایەنی مزگەوت و ئەمانشی هەر بەر نەدا مەثەلەن هەتا ئەو ئەخیرانش هەروتاری هەبوو، ینی لە هەر شوێنێک لە بەغدا وەختێک لە بەغدا بوو هەروتاری هەبوو لە مزگەوت، لە هەولێر هەروتاری هەبوو مەثەلەن ینی شانبەشانی تەدریس لە کولەی شەریعە جانیبی مەلایەتی و ئەمانشی ئیهمال نەکردووە و تاربێژ بوو و نیشاڵێکی باشی ئیعلامیشی هەبوو لە ڕووی تەثقیف و لە ڕووی وشارکردنەوەی کۆمەڵگەی کوردەواری بە ڕەوشتە بەرزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و چەندین بەرنامەی لە زۆر لە کەناڵەکانە پێشکەش ئەکرد، بەرنامەی زۆر ڕێکوپێک و شایستە و ئەوە بوو کە گوێی لێ بگیرێ بەڕاستی. خوا لێ خۆش بوو پرۆفیسۆر دکتۆر ئیسماعیل محەممەد قەڕەنی یەکێک بوو لە مامۆستایە ئەکادیمی و مامۆستا گەورەکانی کۆلێژەکانی زانستە ئیسلامیەکان بە تایبەتی کۆلێژی زانستە ئیسلامیەکان لە زانکۆی سەلاحەددین هەولێر. مامۆستا کەسایەتێکی مەزن بوو، هەرچەندە لەگەر ئەو مەزنی و گەورەی خۆی کەسێکی خاچی و متەواضع بوو. مامۆستا وەکو مامێکی گەورەمان ئێمە بەڕاستی زۆری مامۆستایانی کۆلێژی زانستە ئیسلامیەکان لە قۆناغێک لە قۆناغەکان لە سەردەستی مامۆستای خوا لێ خۆش بوو ئێمە پەروەردە بووین و زانست و عیلم و پەروەردە لە لای ئەوە فێر بووین. مامۆستا نەکەر وەکو کەسێکی زانا و دانا و مدەڕیس وا بوو، بەڵکو کەسێکی مڕەبیش بوو، ینی ڕیسالە و پەیامی دینداری و خواناسی هەبوو. من وەکو یەکێک هەم لە قوتابیانی مامۆستا هەم وەکو زەمینیش کە لەگەر مامۆستا با بڵێین لە بەشی شەریعە و لە کۆلێژی زانستە ئیسلامیەکان پێکەوە مامۆستا بووین. من لە قۆناغی بەکالۆریۆس کە 2 ساڵ لە کۆلێژی شەریعە بووم لە زانکۆی دهۆک مامۆستا دەرسی پێدەگوتین. حتا مامۆستا کەسێکی ماندوو نەناز بوو لە ڕێگای زانست و عیلم و دینداری. ئەو کات ئێمە کە لە کۆلێژی شەریعەی زانکۆی دهۆک بووین مامۆستا لە زانکۆی بەغدا مدەڕیس بوو و مالیشی هەر لە بەغدا بوو، یانە تو حسابکە 2 ڕۆژ کە دەهاتە زانکۆی دهۆک شەو دەماوە بە ڕێگای مووسلدا دەهاتە دهۆک. ئەو 2 ڕۆژانە لەوێ محازەراتی خۆی دەگۆتەوە. زۆربەی زۆری قۆناغەکانی هەر ئەو کات بەشی خوێندنی ئیسلامی و بەشی شەریعە بوو، دەرسی عەقیدەی پێدەگوتین و کەسێکی دیار و کەسایەتێکی با بڵێین دیار بوو لە زانکۆی دهۆک و لە کۆلێژی شەریعە بە تایبەت. ئەو 2 ساڵ من لە خزمەت مامۆستا خوێندم. دواتریش ئێمە نەقلی بەشی خوێندنی ئیسلامی بووین لە کۆلێژی ئاداب لە زانکۆی سەلاحەددین هەولێر. مامۆستا لەو کاتیش هاتۆ وەکو میلاچی ئەو بەشە لە کۆلێژی ئاداب دەرسی دەگۆتەوە، یعنی وەکو بڵێ هەرمالی با بڵێن هاتەوە شاری هەولێر لەوێ وەکو میلاک لە بەشی خوێندنی ئیسلامی بوو. لەو کاتیش ئێمە دەرسمان لە خزمەت مامۆستای خوێند، ینی دەرسی
الفقه المقارنی وەزانم پێدەگوتین لە کۆلێژی شەریعە بەڵام ئەو کات وەزانم هەر دەرسی عقیدە بوو یان دەرسێکی تر بوو بە ئێمەی دەگوت لە کۆلێژی ئاداب دواتریش ئێمە لە قۆناغی ماستەرە من لە دهۆک خوێندم ئەو کات جەنابیان لەوێ نەبوون هەر لە هەولێر بوون بەڵام لە قۆناغی دکتۆرا دەرسی بە ئێمە دەگوت فقهی پێدەگوتین مامۆستا ئەو کات لە قۆناغی دکتۆرا دواتریش مامۆستا وەکو مشریف سەرپەرشتیاری تێزی دکتۆرای من بوو ینی وەکو مامۆستایەکی دلسۆز وەکو چۆن برەی مامێکی گەورە مامۆستا خەمخۆری قوتابیەکانی بوو خەمخۆری ڕەفیقەکانی بوو حتا زۆر لەو مامۆستا بەڕێزانەی کە لەگەر ئەو کاتی خۆی قوتابی بوون ڕەفیقی عمری ئەو بوون مامۆستا زۆر ینی کوبلەی هانی دەدان لەسەرەوەی کە بێنەوە ناو زانکۆ قۆناغی خوێندنی باڵا تەواو بکەن ماستەر و دکتۆرا ڕەنگە زۆر لە ڕەفیقەکانی ئەو چۆن بلەی بەهاندان و تەشجیعی ئەو زارێکی تر دەستیان بە خوێندن کردبییتەوە بە هەمان شێواز مامۆستا کەسێک بوو نەسیحەت و ئامۆژگاری زۆر بوو لە بۆ قوتابیەکانی لە بۆ ڕەفیقەکانی وە کەسایەتیەکی دیاری نێو کۆلێژی زانستە ئیسلامیەکان بوو حتا یەکێک بوو لەو مامۆستا بەڕێزانەی کە دامەزرێنەری کۆلێژی زانستە ئیسلامیەکان بوو کە دواتر بەشی خوێندنی ئیسلامی لە کۆلێژی ئاداب بوو بە کۆلێژی زانستە ئیسلامیەکان لە ساڵی 2003 مامۆستا بەردەوام بوو لە تەدریس لە قۆناغەکانی بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرا و لەگەر ئەو نەخۆشی قورسەی کە تووشیشی بوو لە چەند ساڵی ئەخیری عمری بەڵام کەسێکی هیممەت بەرز بوو قەت ماندوو نەدەبوو لە تەدریس و لە هاتوچۆکردنی کۆلێژ و هەر بەردەوام بوو لە تەدریس و لە ئیشراف و لە مناقەشەی نامەی ماستەر و تێزی دکتۆرا تا ئەو ساڵی با بڵێن کە ساڵی ئەخیری عمری کە نەخۆشیەکە زۆر بە قورسی ینی کوبرەی خستیە سەرجێگا پێشتر ساڵی پێشتر ینی حتا مەرحەلەی کۆرسی دکتۆرای وەکو برەی دەرسێکی وەرگرت لەگەرەوەی زۆر بە زەحمەتیش دەهاتە بۆ کۆلێژ بەڕێز دکتۆر نەوزاد بەڕێستان هەم لە با بڵێن قۆناغی زانکۆ هەر 4 ساڵی زانکۆ دواتریش ماجستێر و دکتۆرا و تاو کاتێ لە بەغدا بەیەکەوە بوون لە کوردستانیش لە با بڵێن لە قەریە زانکۆ هەر بەیەکەوە بوون لەبەرەوەی زیات شارەزای تەمەنی لاوی و هەموو قۆناغەکان جەنابی دکتۆری ڕەحمەت بی پێم بڵێ سەرەتا قۆناغی لاوێتی قۆناغی زانکۆی جەنابی دکتۆر چۆن گەنجێک بوو مەبدەئی عەقیدەی دینی هەڵوێستی ئەو کاتە تا ئەو کاتێک کە دێتە هەولێر بێکەوە لێرە لە قەرە زانکۆ دەبن من لە ساڵی 1970 تەقدیمی کولەی شەریعەم کرد تەڵبەتی ئەدەبی بووم بەڕەغبەتی خۆم چوومە وێندەرا سبحان الله ئەو وەکو فریادڕست بۆم پەیدا بوو لەبەرەوەی تەڵبەکانی ئەوێندەرا زۆربەی بێڕەغبەت هاتبوون وێندەرا تایبەتی ئەوانی لە تەربیە هاتبوون حتا ئەوانی لە معادی ئیسلامیش هاتبوون و ڕەغبەتێکی زۆریان نەبوو باسی شەریعی بەغدا دەکەی باخ شەریعی بەغدا دەکەم ئەمە لە بدایەتەوە بەڕاستی مانجی یەکەم زۆر دڵعاجز بووم هەروە لێ هات واز لەو کولێ هەستت بە تەنیایی و گوت من هاتیم بۆ شوێ هاتیم بۆچی هاتیم من چیمە ئەوە وەکو فەریادڕست بۆم پەیدا بوو دکتۆر ئیسماعیل خوا ڕەحمەت ئیدی ئەمنی گرت و بەڕاستی هەندێک ئامۆژگاری کردم و نەسیحەتی کردم و بەر لەوەی ترتان نەدەناسی نەمناسی مجرد دەزانی ئەم کردم و بە تەڵەبەشی ئەدەبیم و هاتیمە و بە دەرەجەی بەرز هاتیمە و بە ڕەغبەتەوە هاتیمە و سبحان الله ئینتیمای دینیتی ڕاستە خۆشەویست مقابلی هەندێک خەڵکیش کە هەبوون بزەبەت ئەوان فکرێکی ئیجار هەر دەمە تو بۆشی هاتی چی هاتی لۆچ هاتی لۆ دووچکەتی ساردیان دەکەم حتا دینیش بوو بابا تو بڕۆ قانون تو دەریش شوێنێ بووە تێرە جەوەشی پێم گوتی وەکو فریادڕست بۆم پەیدا بوو ئەم مامۆستایە ینی ئاراستەیەکی زۆر بە جوانی کردم گوتی تۆ عیلاقەت بەیست نەبی و ئەمە وهاینە واوا و دی وردە ئەو بەڕاستی ئەمنی گرتەوە ئەوەی کە دکتۆر نەوزادی لەوێ سابت کرد و ئەوەی لەوێ سابت کردم تەوسیە ئامۆژگاری دکتۆر ڕەحمەتی بوو ئەوەی ئەمنی سابت کرد لە شەریعەی بە ماجستێر شەر ئەو بوو
ماجستێریش بعد بڕۆمەوە ینی قۆناغی زانکۆتان بێکەوتەوە کرد قۆناغی زانکۆمان پێکمان بە تاوا کرد بوو بوون ئەسکە پێکەوە دوای چەند ساڵ کە ئەوە جێرا لە ماجستێر تەرجیعی کردم بۆ ماجستێر هەر ئەویش بوو تەرجیعی کردم بەڕاستی چونکە ئەمن کە بانێت نەشارمەوە من نەقل خەدەمات کرابوون لە بەغدا ئەمن مامۆستا بووم لەبەرەوە مەباسی نەقل خەدەمات کرام لە بۆ ئەوەی دی لە ساڵانیانەوەکە هەر ئەبوو تەرجیعی کردم کە بەمە ماجستێر لە ماجستێریش دیسا بادرێم هەر دیسان لە ساڵی 95 تەقدیمی ماجستێرم کرد ئەو وەختە ڕێگار بەغدا و زۆر مشکلە بوو خزم و کەسەکان بەمیان دەگوت و شێت بووی هار بووی ئەو مار و مندارێ بەجێ دێری ئەچی ئەو ڕێ ئەو بەزمڕمە ئەمنی کردەوە والله وبالله وتالله سەنگی خۆ حتا حیاتمە یەقسەت لەگە ناکەم وازی لێ بینی مامم لەکەک و بۆوەندە والله قسەت ناکەم ئەمنی کردەوە دیسانەوێ نەکەی واز دەبینی ئەو خوارد بۆ تودا هاتێ ماجستێر تم کاکە وەزعکە و هایە ئەو وەزعا بە من ناکەی چون و هاتن و مانمدا ئیدی لەوێ ئەو تەرجیع بەنجە قەزم وەیە ئەوەش خوا یعنی ئەمە یەک نیشانە چییە ئوستازی بەڕێز نیشانەیەکی ئەو ئینسانێکی خواپەرست بوو ئەوەی حەسوودی و بخلی هەبی نییە لەگەرێکەوە گەنا تو دەزانی هەوڕۆ خەڵکی هەیە سارد دەکاتەوە بەڵام ئەو هیمەتت دادی ئەو دا ئەو نەک بۆ میشوا بەڵام بۆ من زۆر خوا ئەوەی کرد بوو جا ئەمە سەرتایەک بکوچی باسم کرد یەکەم لەوێ لە کولیە شەریعە باسمان کرد لەوێ دوای لە ماجستێر و دکتۆرا و پاشی دکتۆراش لەوێ هەر هاتی ئێرە ئەلێش لە بەغدایە بوون ئەو بەخۆ ئیمام خەتیب بوو کاکتۆرجان پێشەوەی بێنێ لە قۆناغی زانکۆی وەکو گەنجێک ئەو کاتە چۆن گەنجێک بوو ماشەڵڵا لێ دەوێ ڕغبەتی لە خوێندن زۆر بوو وەکو تەڵەبەکان دیکە نەبوو بەس لە بۆ شادە بیت يعني أو حازي دائما لخوندن بو حازي دبو ما مسامة عبد الكريم مدرس لبغداد رحمتي خوالي بيت أو زوجودة سوين دلا أو جاء أمن براستي لوقتي بكالوريسي أمن زيادة قوة دابو منهجك يخوم أو شي ذكردو أو شي ذكر لخدمتي أو دخوين أو زال درمو حتى لما تسيرها أما لما سيرها بيك أو لدكتوراه بو أما لما سيري بو لدكتوراه بو امتحان يبو بيانيان زود رويش لوكن ما مصعب الكريم مدرس يعني تصور بك حتى درس كيد أخوين دون دلا ما يعني أو أندر رغبتي لدرس بو ئاشنایی من لەگەر دکتۆر ئیسماعیلی ڕەحمەتی ئەمن ساڵی 1999 لە بەشی خوێندنی ئیسلامی وەرگیران ئەو کاتی بەشێک بوو لە ناو کۆلیژی ئاداب ئیتر هەر لەو ساڵی ڕ ئەو مامۆستان بووە 4 ساڵ لە کۆلیژ یعنی خوێندنی کۆلیژ بۆ لە بەکالۆریۆس و پاشانەکە ساڵی 2010 کە ئەمە لە ماستەر وەرگیران دیسانەکە ئەو 2 ساڵش دیسانەکە هەر مامۆستامان بووە لەو ئەوەندەدا لە وانەکاندا و پاشانەکە 2019 بیست کە وەرگیران ئەمە دیسانەکە لە بۆ دکتۆرا لەوێن دەرێکە شەر مامۆستان بوو هەرچەندە لە دکتۆرای یعنی سەحەتی بەو شێوەی نەبوو بەڵام لەگەر ئەوەشدا پیاوێکی زۆر بە هیمەت زۆر بە حەریص زۆر یعنی بە هیمەت و لە بەکالۆریۆسیش ئەو ئەمە لەوێ کە ئاشنایەتیمان لەگەری پایاکرد ئەمە لەبەرەوەی مامۆستای مجاز بووین چوبووینەوە بە تەمەن بووین ڕێزەشی زۆر تایبەتی لە ئێمە دەنا و زۆر ئامۆژگاری دەکردین و پیاوێکی زۆر متەواضع بوو لەگەر ئەو پڕعیلمیەی خۆی یعنی هەستت نەدەکرد ئەوە پیاوێک کە مامۆستای زانکۆ بیتن ئەوەندە تەعامولیی برایانە و نەرمونیانی لەگەر دەکردین و پیاوێک بوو ئەوەندە حەریص بوو لەسەر دینەکەی ئامۆژگاری دەکردین زۆر پیاوەکی بە تەقوا بوو زۆر پیاوەکی بە عیلم بوو لەگەر ئەوەشدا ئامۆژگاری ئێمەی دەکرد کەوا دائیمەن ئێمە دەست بەو دینەی وە بگرین و لە پێناوی ئەو دینەیدا هیچ ئەوە نەکەین مەبەستمان دنیا بیتن یان شتێک بیتن و شەرممان بەوەی نەبیتن کەوا ئینسان بەدەستی خۆی کار بکات زۆر جار یعنی هەتا لە مرحلەی دکتۆراش دەیجێڕاوە لە ماجستێریش دەیجێڕاوە دەیگو کاکە وەڵڵاهی ئەمن وەختی خۆی کرێکاریم کردیا ئیشی بلۆکم کردیا ئیشی ئەوم کردیا کەوا بوو کارکردن یعنی عیبەک نەبووە کە ئینسان ئەوە بکاتن بەڵام مهمەوە ئینسان شتێک نەکاتن لە کەسایەتیدا بڕوشێنیتن یان نەخۆ وەکو ئەوەی وەکو مەکانەتی عیلم دای بڕوشێنیتن لە پێناوی یعنی دینەکەی بە دنیایەکی بگۆڕتەوە دا ئەو پیاوە ماشەڵڵا هەموو جارێ ئامۆژگاری ئێمەی لەسەر ئەوانە دەکرد و لەگەر ئەوەندە پڕ عیلمیەشی هەموو جارێ کە بچوو با ناو مەوزوعەکی بەخوای جارێ 2 ساعت و نیو لە
مەوزوع بەتایبەتی لە دکتۆرا و ماستەر یعنی جاری و دەرسەکان زۆر درێژ بوون یعنی ئەو کاتە هێشتان بەشی نەدەکرد ئەو پیاوە وەکو بەحری عیلم هەر لی هەر لە قوڕا و هەر پێدا دەچول بە عیلمەکاندا. بدایەتی نوێتەکان کاتێک تەڵەبە بووم لە جامعەی بەغدا تەڵەبەی بەکەلۆریۆس بووم لە بەشی عەرەبی ئەویشیان تەڵەبەی ماستەر بوو لە کولیژی زانستە ئیسلامیەکان کولی شەریعە کولی علومی ئیسلامی بەغدا ئەو کات عارفمان کرد ئەو کات ئیمامی مزگەفتە چی بوو لە بەغدا ئیمام و خەتیب بوو ئەوەندەی پاش ئەوەی کە یەکترمان ناسی ئەو ناسینەمان هەر بەردەوام بوو حتا وەکو ڕۆژی وەفاتیشی کرد ئەو عیلاقەیەمان ئەلحەمدوللا هەر بەقووەت بوو دائیمەن وەکو برایەکی گەورە تەعاملم لەگە کردێ و ئەوی شەر وەکو برایەکی گسکە ئەو ئیحساسەم لەلا هەبوو ڕۆژێک لە ڕۆژان هەستم نەکرد کەسێک بی حەقدەک هەڵبگری یان ئەو سیفەتەی کە زۆر هەستم پێکرد تێدابی ئینسانێکی زۆر خەمخۆر بوو لە بۆ من و لە بۆ هەموو تەڵەبەکانی کورد کە لە بەغدا دەیان خوێند هەر کەسێک بچوو بە لای مانعی نەبوو هەموو ئیشەکانی خۆی تەعجیل بکە بەس لە بۆ ئەوەی ئیشی ئەو کەسەی جێبەجێ بکە ئەو سیفەتە زۆر لە دکتۆر ئیسماعیلی بەخۆم دیتم و حتا لەگەر منیش زیاتر لە مەوقفەک ڕوویدایە پێویستیم پێ بووە ئاگام لێ بوو حتا ئیش و کاری مزگەفتیشی بەجێهێشت و ئیمامەتی مزگەفتیشی بەجێهێش لەگەر من هاتبوو چەند ئیشەکی زەڕوری بوو لەگەر من وەکو ئەوەی کە ئەنەما ئەوە برازایتی کە ئەنەما ئەوە براگچکەیتی و لەگەر من هات قەت ئەو مەوقفەم لەبیر ناچی دوای کە تەخەڕوجی کرد ئەو ماستەری تەواوکرد من تەخەڕوجم کرد ئەمن بوومە مامۆستا لە کولی شەریعەی دهۆک دکتۆر ئیسماعیل وەکو محاضر دەهاتە کولی شەریعەی دهۆک و دواتر لە سەمیراکی قسمی دراسات ئیسلامی کولی ئادابی زانکۆی سەلاحەدین مامۆستا بوو پاش 2-3 ساڵ ئەمن نەقل بوومەوە هاتمەوە ئەوێ ئیتر لەوێەوە لە دەراساتی ئیسلامی هەر بەیەکەوە بووین و دواتر بۆ ئەساسی کولی شەریعەی زانکۆی سەلاحەدین و لەوێشەوە هەر بەیەکەوە بووین ئەو ماوەیەک ڕسەرۆکی بەشی شەریعە بوو ئەمنی سەرۆکی بەشی بنەماکانی ئاین بووم لە لیژان لزنەکان زۆر ئیشمان پێکەوە کردیە و دائیمەن نوقتە ئەساسیەکەی کە هەستم پێکردبی لەگەڵ حەق بووە هەر مشکلەیەک بوو باید تەڕەفی کە تەمەشای دەکرد کامەی حەقا دائیمەن تەڕەفی حەقەکەی دەکرد ئەوە لایەکەی دەگرت و مهم نییە نەتیجەکەی باش دەبی یا مەسلحەتیوی دەبی یا لە مەسلحەتیوی نابی قەت بەبیریشم نایە ئەوەندەی ئەم تەعاملم لەگە کردبی قەت بەبیرم نایە عاجز بووبی بە عاجزی نەمدیتیە جارێکیان تۆزێک دڵم لێ عاجز ببوو مەوزوعەک هەبوو ئەمنیش گوتم ئەگەر دیتم ئەو جارە لێی دەپرسم دەرێم دکتۆر لۆ ئەو شتە بوو یعنی من دڵم پێی عاجز بووە بەو تەسەڕوفەی دوو کە پێم گوت زۆر بەسەر خۆم داشکامەوە لەبەرەوەی ڕەتفعلەکەی بە شێوەیەکی وابوو لە جیاتی ئەوەی مبەڕر لە بۆ ئیشەکەی ببینیتەوە یەکسەر گلەی و گازندەی لە خۆی دەکرد یعنی بە شێوەیەکی وا خۆی شکاندەوە ئەمن لەزیێ خۆم ینی پەشیمان بوومەوە کە پێم گوت باوەشەکەم پێداگرتم کاکە ئەوەم قسەی بە خۆت مەڵێ تەسەڕوفەکە زۆر ئەوەندەی نانی گوتی نانا با فێربی مەبەستی خۆی بوو بەدەگو با نەفسی خۆم فێربی دڵی کەس عاجز نەکا ئەوە ئەم بە چاوی خۆم لەگە من ئەو تەسەڕوفە ڕوویدا سەبارەت بە جەنابی پرۆفیسۆر دکتۆر ئیسماعیل خەڕەنی ڕەحمەتی خوای لێبیت خوای گەورە عەفوی بکا و لێی خۆش بیت و خوای گەورە دەرەجاتی عالی بکات لە ڕاستیدا ئەم زانایەکی گەورە بوو کەسێکی ڕێزدار و پایەدار و پەیامداریش بوو کەسێک بوو حقەتەن زۆر خەمخۆری دینی ئیسلام بوو و خەمخۆری گەیاندنی پەیامی ئیسلام بوو بە خەڵکە بۆیە مامۆستا هەر تەنها لە بواری ئەکادیمی با بڵێن ئیکتیفای بەوە نەئەکرد یعنی تەنها وەکو مامۆستایەک لە کولیاتی شەریعە و ئەوانە دەرز برێتەوە
بەڵکو لە پاڵ ئەوە مامۆستا فترەیەکی باشیش وتاری هەبووە وتاری جومعە کە ئەوێش منبەری مزگەوتەکانی بە پێویست زانیوە کە کەسێکی ئەکادیمی و زانە لێزان حەکیم بێ لەو بارەشەوە دعوە بکە و خەڵکی بانگ بکە بۆ لای خوا سبحانه وتعالى و هەروەها محاضراتی تری هەبووە مقابلاتی هەبووە لە تەلەڤیزیۆن و لە رادیۆ ئەمانە هەمووی دەرخەری ئەوەن کە مامۆستا خەمخۆرێکی زۆر بووە لە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام و لە هەمان کات لە ڕووی تەعاملەوە جەنابی مامۆستا یادی بەخێر پیاوێکی سادە و خاچی پیاوێکی متەواضع و پیاوێکی ڕووخۆش و بەکەیف کامانە هەمووی گرنگە کەسی زانە و کەسی بانخواز ئەم سیفەتانە لە خۆی بینی تەجێ بۆی کە بتوانی زیاتر کاریگەری هەبی بەسەر خەڵکە طبعا جەنابی پرۆفیسۆر بەڕەحمەت بی یەکێک بوو لەوانەی کە زوو یعنی با بڵێن ئەم شەهاداتێ بەدەستهینە لە ئاوائیلەکان بوو لەوانەی کە با بڵێن هەر لە دوای ئینتیفازەوانە کە بێتەوە لە کوردستان با بڵێن دەرسەکان بڵێتەوە ئەو کاتی واقعی مەسلەی شەهادە و ماستەر و دکتۆرە بەو شێوازە زۆر نەبوو بەڵام ئەم شەهادە و بەدەستهێنانی شەهادە تەسیری لە شخصیەتی مامۆستا نەکردبوو بەو دیوەی کە خوا نەخواستە تووشی عجب ببیت یان تووشی کبر ببیت بەڵکو کەسێکی متەواضع و سادە و خاکی بوو خوای گەورە جەزای بەخێری بداتەوە ئەوەی کە من ئەمەوێ ینی زیاتر هەڵوەستەی لەسەر بکەم جانیبێکی حیاتی مامۆستایە و جانیبی پابندبوونیەتی بە نصوصی قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم طبعا من بەش بە حاڵی خۆم لە مەرحەلە چوار لە شەریعە لە خزمەتیا بوون لە وانەی فقهی مقارن لە خلالی ئەم دەرسەیە کە مامۆستا دەرسەکەی ئەدا کرد لە بۆ قوتابیەکان ملاحەزەی چەند شتێکم کرد یعنی ئەو بابەتانەی کە شوبهەی تێدا ئەوروژێندرێ بۆ نمونە بابەتی حیجابە مەسەلەن بابەتی میرات تەوزیعکردنە لە بینی کچ و کوڕ و ئەمانە و کۆمەڵێک بابەتی تر کە لەو شێوازانن کە خەڵکێک لێرە و لەوێ شوبهە و گومانی لەسەر دروست دەکە مامۆستا زۆر بە جددی دیفاعی لەم ئەحکامە شەرعیانە ئەکرد و زۆر بە باشی پێیەوە پابند بوو ڕەحمەتی خوای لێبی یعنی مەسەلەن بۆ نمونە بابەتی منداڵ پەیدابوون خەڵکێک هەیە لێرە و لەوێ با بڵێن نایەوێ منداڵی زۆر بیت یان ئیکتیفاءەکە بە منداڵێک و بە دوو منداڵ مامۆستا دژی ئەم بۆ چوونە بوو لەبەر ئەوەی چونکە ئەم فەرمودەی پێغەمبەری ئەخوێندەوە صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوا فەرمێ تزوجوا الولود ودود فإني مكاثر بكم الأمم يوم القيامة يعني ليرة أم حديثي ورقد كبيغمبر صلى الله عليه وسلم أي فرمو زواج بكن لقر آفرتك لا بنماليك بي بابلين منالي ببي لويك أمتي إسلام جماري دانش وكاني أمتي إسلام زور ببي بويا دجایەتی ئەم بۆچوونەی ئەکرد کە عەدەد و ژمارەی موسڵمانان کەم ئەکاتەوە لەسەر ئەوە ساسی کە من مناڵێک یان دوو مناڵ باشترن پێپەروەردە ئابیتن ئەو فەرمودەکەی وەرئەکرد. دکتۆر جان بەر لە هەموو شتە سوپاسی جەنابەت دەکەین بۆی کە یەکەم جارتە لەسەر شاشە جوابی پەیام و بەرنامەی ڕچەی زانایانتدا هەم بۆ گەورەی وەفایەک بۆ جەنابی دکتۆر خوای گەورە پاداشتان داتەوە. سپاسان دەکەین بەخێرەتان دەکەین ئینشاءالله خوای گەورە میهرەبان پاداشتی خێرتان داتەوە. خۆیان لەگەڵ ڕازی سپاسان. دکتۆر جان بەڕاستان هەم ناساویتان لەگەر مامۆستای مەرحوم هەیە و هەمیش با بڵێن هەر لە سەرەتای تەمەنتانەوە لە خوێندنیش بەیەکەوە بوون تا ئەو کاتەی ماجستێر و دکتۆراشتان بوو. باسی منداڵی مامۆستام لە بۆ بکە لە خەسڵەت و سیفەتی لە ئەخلاقی مامۆستا بکاتە لەبەرەوەی حتمما سەرەتایشی زۆر چاک و پاشی بووە بۆیە ئەو مەقامە بەرزەی بەدەستێنا کە بۆتەوە خۆشەویستی هەموو خەڵکی لە مەقامەشی بەرزی زانستی شابوو. خۆش دەخێتە دەتۆل و ئەو چاپێکەوتنەوە و ئینشاءالله خوای گەورە میهرەبان کاک دکتۆری بە غەریقی ڕەحمەتی خۆی دەکاتن و باسی شاد دەکاتن. لە دوی سانەوی بوو هاتە مەحەدی سانەوی کە پێی دەگوترا مەحەدی ئیسلامی لەوێ یەکدیمان ناسی ئەگە خزمیەکیشین تەمانەمە لە پشتی هاتوچمان هەرەیە بۆ بابووە ناچمان لەگەری کارا بووە بەڵام لەو کاتێک کە هاتە مەحەدی ئیسلامی بەڕاستی نمونەی ئینسانێکی
يعني بەرپرسیارەتی تحمل دەکاتن ینی وابوو کە هەستی بە مەسئولیت دەکرد لە گسکەی ڕ لە منداڵی و گەورەیەکەتان لێ گەورەیەکی لێوە دیار بوو بچن بەس تەشنێک مەسەند کە دەهات لە هەر خەریکی خینێ بوو هانی مەشی دەدا ڕفیقەکانی تر بۆ خوێندنێ هەنی مەبەستی خوێندنەکی بە تەواوەتی بوو زۆری پێ ناخۆش لە خوێندنێدا دواکەویتن نەکە لە خوێندنەدا لە ئیشکردنێشدا چونکە ئەوە برێ و نەرین عامەتی عالەمی خەڵکی زۆربینەی فەقیر بوو یعنی کە هەر دەمە ئیمتیحانمان خلاص بوو دەست بە ئیشە دەکرد دەستی بە ئیشە دەکرد بێ ڕاوەستان ئەم پێمان خۆشتمان کە گەنجی پێ کۆ دانیشتون گەوام کە ئیمتیحان خلاص بوو بچونە ئەو بەڵام ئەو بەو سیفەتەی وانە بوو ینی کە ئیمتیحانی خلاص دەبوو یەکسەر ڕۆژی پاشتر ئەوی دەستی بە ئیشە کردەوە و کەیفیش پێداهات بە شەوقەوە دەشی کرد ینی هەستی بە مەسئولیت دەکرد و خزمەتکردنی داکوبابی خوشکبرایەکانی خزم و کەسی و دڵسۆز بوو و برادەرەکانی بەڕاستی ینی لەو کاتی ڕامە هەستمان بەو سیفەتە جوانە نەوی دەکرد لە مەعهەدی هەبوون ئیوچیویش زیاتر لە مەعهەدی بەڵام ئەو نمونەشی جوان بوو لۆ هەمومان بەڕاستی باسی مەوقیفێکی خۆی کرد کە لەگەڵ کۆمەڵی خەڵکی دیکەی باوەڕدار کە هەستی باوەڕی پاڵی نابوون بەوەی کە لە پاڵ بیر و باوەڕی ئاینیانەوە و لایەنی کوردایەتی و کورتپەروەری خۆیان نیشان بدەن. باسی ئەوەی کرد کە لەگەڵەوەم کۆمەڵە خەڵکە لەگەڵ ئەم دەستە خەڵکە دڵسۆزە نزیکەی 20 کەسێک 30 کەسێک دەبوون بە پێی ئەوەی کە جەنابی جێڕایەوە. کاتێک ئۆردوگا زۆرە ملیەکانی دارەت و بنەسڵاوە هەندێک ئۆردوگای دیکە دروستکراون جەنابیان ئەو کاتە مدەڕیسی لوغەی عەرەبی بووە لە یەکێک لە قوتابخانەکانی هەولێر هیمەتێکی بەرزیان کردووە هاتوونە هاوکاری خەڵکیان کردووە دیارە مامۆستا بۆ خۆی دەستی وەستایەتی هەبووە وەستای دیوار و ئەمانە لەگەڵ چەند کەسێکی دیکەی بەهرەمەند لە بواری وەستایەتی دیوار و دروستکردنی باڵەخانە و خان و بەرەوانە و چەند کەسێکی دڵسۆزی دیکە کە توانای کارکردنیان هەبووە خۆبەخشانە هاتوونە لە ئۆردوگا زۆرە ملیەکانی دارەت و بنەسڵاوە ئەوەی فریا کەوتونە کە خەڵکێک دەستی نەڕۆیشتووە دەستی نەگرتووە خان و دروست بکە ئیمکانیەتی بەردەستی نەبووە کەرستەکان ئەگەر ئامادە ببوون ئەوە خۆیان هاتوونە ئۆتۆماتیکی خانوویان بۆ خەڵک کردووە بەبێ بەرامبەر بەیانیان بۆ نمونە خەریکی تەدریس بووینە ئێواران خەریکی دروستکردنی خانوو بوونە یانیش بە پێچەوانەوە و ئەو کەسانەی دیکەش کە هەر ئیمکانیەتی مادیان زۆر کەم بووە هەوڵیان داوە لە ڕێگەی خەڵکێکی خێرخوازی ئەم شارە شاری هەولێر یارمەتیان بۆ کۆبکەنەوە یارمەتی دارایان بۆ کۆبکەنەوە ئەوە بۆ کە بە فعلی ئەویان کردووە هاوکاری خەڵکیان کۆ کردوتەوە بۆ ئەو خەڵکە لێ قەوماوەی کە لە ئوردوگا زۆرە ملیانەدا بوونە ئەمە بە فعلی لە مامۆستادا ڕەنجی داوەتەوە کە هەستی بە بەرپرسیارەتی ئاینی کردێ و پێی وا بۆ خزمەتکردنی خەڵکی خۆی بەشێکە لە خزمەتکردنی بیر و باوەڕ منهەجی کە ئەو باوەڕی پێیەتی خزمەتکردنی خەڵکی بە ئەوە زانیوە ئەرکێکی خوایە کە لەسەری سەپێنراوە نزیکەی 500 خانوویان دروست کردبوو بۆ خەڵکێک لە کۆی تۆ بڵێ لە کۆی هەر ئۆردوگایەکی زۆرەم لێی وەکو دارەت و یا بنەسڵاوە کە نزیکەی ئەو کات 4000 ماڵ دروست کراون ئەوان هاتوونە لە هەر کۆمەڵگایەک نزیکەی 500 خانوویان دروست کردووە بەبێ هیچ بەرامبەرێک ئێواران وەکو گوتمان خەریکی دروستکردنی خانوو بوونە بە ڕۆژیش بەیانیەکەی خەریکی تەدریس و پەروەردەکردنی ڕۆڵەی ئەم میلەتە بوونە و لەگەڵ ئەوەشدا نزیکەی دەتوانم بڵێم 500 هاوکاریان بۆ 500 ماڵی دیکەش کۆ کردوتەوە کە کەم دەرامەت بوونە توانای کڕینی بلۆک و چەمەندۆ و شیش و کەرستەکانی دیکەی بیناسازیان نەبووە بەجددی ئەمە ژمانای ئەوەیە کە مامۆستا بەکردار پەیڕەوی لە ئاینی ئیسلام کردووە پەیڕەوی لە بەها سەرچیەکان و بنەڕەتیەکانی ئیسلام کردووە کە وەکو لە سەرەتاش باسم کرد الذين آمنوا وعملوا الصالحات خزمەتکردنی خەڵکی بە عملی صالح لە خۆیدا بەرجەستە کردووە. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان
لە بەشی یەکەمی بەرنامە لە خزمەتی ڕێزار جەنابی دکتۆر ئیسماعیل قەرەنی بووین خوای گەورە دەرەجەی عالیکە هەڵبەتە ئەو قسانی کە بیستان لە خزمەتی قوتابی و دۆستەکانی زانای مامۆستا بەشێکی زۆر کەمە لە ژیانی پڕ لە سەروەری مامۆستا 67 ساڵ تەمەنی بوو بەڵام بەرەکەتێک بەمانای کەلمە لە ژیانی مامۆستا بوو لەبەرەوەی حافظی قورئان بوو لەبەرەوەی دۆستی قورئان بوو لەبەرەوەی وەلی خودا بوو بەمانای کەلیمە بۆ خودا ژیا و هەروە لە پێناوی خەڵکا ژیا هەموو کاتەکانی خۆی تەرخان کرد بوو بۆی کە خزمەتی خەڵک بکە بۆ خودا بۆیە ئێمە لە چاوەڕوانی دەتان هێلینەوە خدا یار بێ لە بەشی دووەمی بەرنامە زیاتر و زیاتر لە ژیانی پڕ لە سەروەری لە پلە و پێگە و پایەی زانستی ڕێزار جەنابی دکتۆرە دوێن بۆی ئەوەی ئەزیز و خۆشەویست لەگەڵمانە ببینن لەم بەرنامەیە بەجێتان دێلین تا ئەوەی کە خدا یار بێ لە بەشی دووەم بە خزمەتان نەگەینەوە ئەسپاردەی خدا بن والسلام عليكم ورحمة الله وبركاته.